خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە ئەمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکین لەو شەهیدانەی کە لە کاروانی ئەم ڕێبازە پیرۆزەدا شەهید بووە. شەهید دكتۆر کاوە یەکێکە لەو شەهیدانەی کە لە تیپی 93 کۆیە بووە، یەکە لەو شەهیدانەی کە هەموو برادرانی هەموو هەواڵانی لە کاتی شەڕ و لە کاتی نەخۆشکەوتنیان لە کاتی برینداربوونیان پەنجەی شادومانی بۆ ئەو شەهیدە سەربەرزە درێژ دەکەن. یادی 35 ساڵەی شەهید دكتۆر کاوەیە دیارە خانەوادە بەڕێزەکەی بە هەمانجی لەگەر بەشی ڕاگەیاندنی مەڵبەندی چادەی ڕێخستنی کۆیە مەراسیمێکیان ڕێکخست بوو لەسەر گڵکۆی پیرۆزی وەفدێکی مەڵبەند لەگە ژمارەیەک لە کارژێر و هەواڵانی مەڵبەند بەسەر پەرشتی هەواڵ ئەبوزێر لێروکانە بەشداری مەراسیمەکەمان کرد. شەهید دكتۆر کاوە یەکە لەو شەهیدانەی کە ئەو هەواڵانەی کە لەگەری لە کۆڕی خەبات و تێکۆشان بەردەوام بووینە بە شانازی و بەسەر بەرزیەوە باسی هەموو ئەو داستان و ئەو نەبەردی و قارەمانێتیانە دەکەن کە دكتۆر کاوە تێیدا بەشدار بە دكتۆر کاوە لەگەرەوەی کە پێشمەرگە بووە دکتۆری شۆڕشیش بووە